ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بە پێشکەشکردنی بەرنامەی لێکدان و هەڵوێست و چەند بابەتێکمان ئامادەی بۆتان دەخوێنمەوە. هیوادارم کاتیەوەتان هەبێت و کوتایان بەرنامەیەش لەگەڵمانە بن. بابەتی یەکەممان بە ناونیشانی شەڕ و دبلۆماسی لە سیاسەتی ئەمریکادا لەلایەن عوسمانی حاجی مارفەوە ئامادەکراوە. بەم جۆرە دەست پێ دەکات. شەڕی 40 ڕۆژەی واشنتۆن و تەلەڤیڤ لە بەرامبەر تاراندا کەم بوونەوەی کاریگەری نەخشەی بەکارهێنانی و ئامڕازە سەربازیانە بوو کە ئەمریکا و ئیسرائیل دەیانویست بە کورتماوە و دەستبەجێ بگەنە ئامانجە سیاسی و سەربازیەکانیان. ئەمەش بەکارهێنانی خاڵە گوشارە گرنگەکان لەلایەن ئێرانەوە بۆ نمونە داخستنی گەروی هورمز و هەڕەشەکانی بۆ پەخستنی گەشتیوانی لە گەروی بابولمەندەم هاوکێشەکەی تەواو گۆڕی. دۆخەکەی زیاتر ئاڵۆز کرد و زیانی ئابووری زیاتری لێکەوتەوە تا و ئاستەی توانی دۆخی شەڕەکە بە بەرژەوەندی ئێران بشکێتەوە. شەڕەکە هاوکێشەی خۆپارێزی لایەنەکانی نیشاندا دیمان لایەنەکان پشتیان بە ئاڵوگۆڕی لێدانێکی حیسابکراو بەست بۆ ئەوەی نەکەونە ناو شەڕێکی تەواوە. ئەم شێوازە ڕنگدانەوەی گۆڕانکاریە لە نێوان لایەنی شەڕەکاندا کە بەڕێوەبردنی پەرەسەندنیان هەڵبژاردووە نەک سەرکەوتنێکی سەربازی یەکلاکەرەوە. لە شەڕی ناهاوسەنگدا ئامانجی استراتیژی بەتایبەت بۆ ئەو لایەنانەی توانای سەربازی و ئابووری کەمتری هەیە لە سەرکەوتنەوە دەگۆڕێت بۆ ڕێگریکردن لە شکست لە تەسلیمبوونەوە بۆ بەرگری. ئێران پشتی بە تۆڕی هاوپەیمانە ناوچەیەکانی خۆی بەستە بوو بۆ بە ئامانجگرتنی بەرژەوەندی ئابوووریەکان جاچ لە ڕێگەی هێرشی موشکیان فڕۆکەی بێفڕۆکەوان یان بە هەڕەشەکردن لە ڕێڕەوی ئاو. ئەم تاکتیکە ڕوبەڕووبوونەوەکەی گۆڕیوە بۆ شەڕێکی درێژخایەن کە کۆتایەکەی نادیارە و هێڵەکانی نێوان ئامانجە سەربازی و ئابووری و سیاسەکانی کاڵ کردبووە و هەر ڕێگایەک بۆ دەرەنجامێکی یەکلاکەرەوە مەحاڵ کردووە. ئەو یاداشنامەیە کە لەم دوایانەدا ڕاگەیاندرا و نزیکبوونەوەی لایەنەکانی لە ڕێکەوتن خستە ڕوو نیشانی کۆتایی هاتنی ململانیەکان نییە، بەڵکو نوێنەرایەتی گواستنەوەیەک دەکات بۆ قۆناغێکی نوێ. کامانجلەی کەمکردنەوەی بە بارگرژیەکانی هاتوچۆی دەریایی و ئابووری و سەربازیە لەسەر هەموو لایەنەکان بە دابینکردنی بوار بۆ مانۆڕی دیبلۆماسی. جگە لەوەش لەلایەکی ترەوە شەڕەکە دەری خستووە کە یەکگرتنی بەرژەوەندیەکان لە نێوان زلهێزەکاندا وەک پارێزبەندیەک دەمێنێتەوە لە بەرامبەر ئاگرێکی تەواو لە ناوچەیەکی گرنگی استراتیژی جیهانیدا کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و زلهێزەکان ڕکابەری تێدا دەکەن. بەڵێ بینەران ناوڕێکی کورد وەردەگرم دواتر دێمەوە بۆ درێژەی بابەتەکە. بەڵێ بینەران دەست دەکەینەوە بە درێژەی بابەتەکە بەم جۆرە دەست پێ دەکات. ئەتوانین بڵێن سەرکەوتن و شکست بەمانەی ئاسایی لەم شەڕەدا پێناسە ناکرێت. لایەنەکان دەستکەوتی تاکتیکی سنوورداریان بەدەست هێناوە بە گوێرەی ئامانجە ڕاگەیەندراوەکانی شەڕەکە لە کاتێکدا ئامانجە استراتیژیە سەرەکیەکان بە چارەسەر نەکراوی ماونێتەوە. بۆ نمونە ئەمریکا و ئیسرائیل سەرکەوتوو نەبوون لە سنووردارکردنی یەکلاکەرەوەی بەرنامە ئەتۆمیەکەی ئێران و ئێرانیش نەیتوانیوە بە زۆر دیدگای باڵادەستی ناوچەی خۆی بسەپێنێت. ئەم شەڕە ئەو وانەیە نیشاندا کە شەڕەکانی ئەم سەردەمە چیتر بە واقعی مەیدانی سەربازی پێوانە ناکرن، بەڵکو بەتوانای بەڕێوەبردننی ململانیەکان و کەمکردنەوەی زیانەکان دەپێورێت. ئەمەژەوە پشڕاز دەکاتەوە دەسەڵاتی سەربازی بە تەنها بەس نییە بۆ داڕشتنی چارەسەری سیاسی لە ناوچەکەدا کە بەرژەوەندی و مەترسی بەیەکەوە گرێداوە و گرێدراو بێت بڵێ. لە کاتێکدا ململانەی ئەمریکا و ئێران چووە قۆناغێکی زۆر هەستیارەوە، هەردوولا بە ئامانجی کۆنتڕۆڵکردنی ڕوبەڕووبوونەوەیکی گەورە بوون و چەند هەفتەیەک بەردەوام بوون. دوای شەڕێکی دڕندانەی ئاسمانی و دەریایی و سەربازی داخستنی گەروی هورمز و سەپاندنی گەماروی بەرامبەری لەخۆ گرتەبوو. واقعێکی سیاسی نوێی خستە ڕوو کە کێ قسەی کۆتایی و سەپاندنی مەرجە استراتیژیەکان لە دەستیدایە. لە پشت پەردەی ئەم دۆخەوە کلێنێکی قوڵ لە نێوان هەردوولادا ئەگەری هەیە. ئەمریکا پێداگری لەسەر ڕێکەوتنێکی تون دەکات کە هەوڵ دەدات بەڕاگرتنی پیتاندنی یۆرانیۆم بۆ ماوەیەکی درێژخایەن کە ئەگەری هەیە بگات بە 20 ساڵ بۆ لابردنی کۆگا پیتێنراوەکان لە وڵاتەکەدا وەک پێشمەرجیەک بۆ هەڵگرتنی گەمارۆکە تاخواستی ئەتۆمی ئێران سنووردار بکات. بەڵام تاران ماوەیەکی کاتی دیاری دەکات و کۆنتڕۆڵکردنی ئاسان نییە. ئێران تواناکانی دابینکردنی پیتاندن و پەرەپێدانی تەکنەلۆژی خۆی بەو سەروەت و سامانە دەزانێت کە لە ڕێگەی خۆڕاگری خۆیەوە لە سەرزەوی دەستەبەری کردووە و لە بەرامبەر بەڵێنی زارێکی یان هەڵگرتنی بەشێکی گەماروی دەریایی دەستبەرداریان نابێت. دیبلۆماسی ئەمریکی بەهۆی خواستی سەرکردایەتی لە واشنتۆن بۆ پرۆژەکردنی وێنەیەکی دەسەڵاتی سەرسەخت و بەدەزێنانی سەرکەوتنیکی سیاسی تایبەت تا لە دەستکەوتەکانی ئیدارەکانی پێشوو زیاتر تێپەڕێت. ئەم سەرکەوتنە بە نیشاندانی ئەوەی کە فشاری ئابووری و سەربازی توندی تارانی ناچار کرد ئیمتیاز بدات و بەشێکی گەروی هورمز بەڕێی گەشتیوانی
نێودەوڵەتی و هاتوچۆی دەریاییدا بکاتەوە لە بەرامبەردا هەڵوێستی ئێران لەسەر لێکدانەوەیەکی جیاواز دامەزراوە دەڵێت کەناڵەکراوەکانی پەیوەندی و هەوڵە بەردەوامەکانی نێوەندگیری ناوچەیی بەرهەمدار نەدەبوو یان بە قازانجی ئێران نەدەبوو ئەگەر لایەنی بەرامبەر سەرکەوتنێکی سەربازی یەکلاکەرەوەی بەدەستبهێنایە جگە لەوەش ئێران ڕوبەڕووی ئەو واقیعە بووەتەوە کە ئابووری جیهانی چیتر ناتوانێت بەرگەی تێچووی لە ڕادەبەدەری گیرانی ڕێڕەوی هورمز و بەرزبوونەوەی نرخی وزە بەگرێت ئەمەش داخستنی گەروەکەی گۆڕیەوە بۆ کارتێکی فشاری زۆر کاریگەر کە خەرجی واشنگتۆن و هاوپەیمانە ناوچەیەکانی بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە لە کاتێکدا یادداشتنامەی لێکتێگەیشتنی ئەمریکا و ئێران هەنگاوێکی گرنگە بۆ پێشگرتن لە چوونە ناو شەڕێکی ناوچەی بەڵام هێشتا وەک ڕێکەوتنێکی کاتی و ئاڵۆز دەمێنێتەوە ڕوبەڕووبوونەوەی ئەم دوایانەی بڵێن نێوان ئێران لەلایەک و ئەمریکا و ئیسرائیل لەلایەکی دیکەوە نوێنەرایەتی ساتێکی سەرەکی دەکات کە تەعبیرە لەو گۆڕانکارانەی سروشتی ململانەی ناوچەی و نێودەوڵەتی هێناویەتیە ئاراوە ئەم ڕوبەڕووبوونەوەیە تەنیا پێکدادانێکی سەربازی ئاسایی نەبوو بەڵکو بەجەستەکردنی واقعێکی استراتیژی نوێ بوو کە ڕەهەندی ئەمنی و ئابووری و جیۆپۆلیتیکیەکان تێیدا تێکەڵ دەبن. ئەم شەڕە دەریخست کە تێچووی شەڕ لە ژینگەیەکی ناوچەی زۆر ئاڵۆزدا زۆر زیاترە لە دەستکەوتە ئەگەریەکانی هەلایەنێکیان بۆیە ئێران هەوڵیدا پیادەی ئەوە بکات هاوکێشەی هاوسەنگی خۆی لەو ڕوبەڕووبوونەوەیدا فراوانتر و بەربڵاوتر بکات مەودای خۆی دابش کرد بە کەڵک وەرگرتن لە دەوڵەتە عەرەبیەکانی کەندا وەک گۆڕەپانێکی جیۆپۆلیتیکی و ئابووری پەیوەست بە تێوەگلانیان بە جەنگەکەوە ئەمەش سیمایەکی ناوچەی و نێودەوڵەتی بە ململانیەکان بەخشی وای کرد کە چارەسەری سەربازی ڕاستەوخۆ بێتە بژاردەیەکی مەترسیدار و دەرەنجامەکانی نادیار بێت ئەوەی ڕۆشنە ئەمریکا وەک سەرمایەیەکی استراتیژی گرنگ لە ناوچەکەدا سەیری ئیسرائیلی کردووە بەڵام ئەمڕۆ ئەم گریمانەیە لە بەردەم لێکۆڵنەوەیکی تری سەربازی و سیاسی دەهێت نەزمی نێودەوڵەتی ئێستا لە گۆڕانکاری خێرادایە دەیان ساڵە هاوبەشی نێوان ئەمریکا و ئیسرائیل باری ئەمنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان لە قاڵمداوە ئەوەی کاتی خۆی وەک هەڵمەتێک بۆ هەژمونی سەربازی ڕەها دەستیان پێکرد بە تێپەڕبوونی کات گۆڕاوە بۆ بەرگری سیاسی ومانەوە ڕاگەاندنە سەرەتایەکانی واشنگتۆن و تەلەڤیڤ بەڵێنی گۆڕینی تەواوەتی هاوسەنگی هێزی ناوچەیاندا بوو بەڵام واقع پاشەکشەی تیژی لەو مەبەستەیان نیشاندا ئێستا چوارچێوەی ئاشتی سەری هەڵداوە کە لە ڕێگەی کەناڵە دیبلۆماسیەکانەوە لە ئیسلاماباد دەکرێت واقعێکی جیۆپۆلیتیکی وەهای ئاشکرا کرد کە زلهێزەکان ناتوانن واقعە سەختەکانی ئابووری جیهانی پشتگوێ بخن ئەم ڕێخستنی استراتیژیە کاریگەری خۆڵی لەسەر ناوچەکە هەیە بە دوواداچوونی بێوچانی دۆناڵد ترامپە بۆ دەرچوونێکی دیبلۆماسی ڕاستەوخۆ هەموو ئەو کاریگەریە سیاسی دەکاتە قوربانی کە بنیامین ناتانیاهۆ دروستی کردووە ئەمە ژاماژەیە بۆ دابەزینی ئاسی هاوسەنگی ململانی ئەمریکا و ئیسرائیل لە ناوچەکەدا لە سەرەتای ململانیەکەدا قسەکانی کۆشکی سپی یەکلاکەرەوە ڕەها بوو داڕێژەرانی سیاسەتی ئەمریکا داوای تەسلیمبوونی تەواوەتی تارانیان کرد باشکرا باسییان لە سەپاندنی گۆڕانی سیاسی و هەڵواشانەوەی تەواوی تۆڕەکانی بەرگری ناوچەیی دەکرد ئەمەش هەڵەی وەهمی ئاسوەیەکی بەخشی بە بەشێکی زۆری ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی و خۆیان ئامادەکرد بۆ دۆڕانی ئێران و ڕوخانی کۆماری ئیسلامی لەم شەڕەدا بەڵام ئامێری دەوڵەتی ئێران نەڕوخە لە بریەوە ئیدارەی واشنگتۆن خۆی لە نقمبوونی شەڕێکدا تێوەگلانوە کە کۆتاییەکی ڕوونی لە بەرچاودا نەبوو ئەمەش لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژاردننی ناوڕاستی خولی کۆنگرێسدا فشارێکی زۆری ناوخۆیی بوو لەسەر سەرۆکایەتی ئەمریکا خەڵکی ئەمریکایی تر تااقەتی ئەوەیان نەمابوو کە بودجەی هەڵمەتێکی سەربازی دیکەی درێژخایەن لە ڕۆژاوی ئاسیادا دابین بکەن لە ئەنجامدا کۆشکی سپی بە شێوەیەکی سیستەماتیکی داواکاریەکانی دابزان پێداگری پێشوو لەسەر گۆڕینی ڕژێم بە دانوستانی پراگماتیک جێگەی گرتەوە واشنگتۆن ئامادە بوو گەرانتی تایبەت سەبارەت بە کۆگاکردنی ئۆرانیۆم و ئاسایشی دەریایی قوبوڵ بکات ئەمەش پاشەکشەیەکی بەرچاو لە ئاوەتەکانی جیۆپۆلیتیکی ئەمریکا لە هەمان کاتدا گورزێکی گەورە بوو بۆ ئەو ئومیدەی ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی چاوەڕوانی دەکرد بزوێنەری سەرەکی ئەم پاشەکشە دیبلۆماسیە گۆڕانکاری لە ئایدۆلۆژیای سیاسیدا نییە بەڵکو واقعی توندی جوگرافیای دەریاییە داخستنی گەروی هورمز لەلایەن ئێرانەوە چەکێکی ئابووری بوو کە هێزە سەربازی تەکنەلۆژیە بەرزەکان نەیانتوانی بەلایەنی بکەن ئەم گەمارۆیە بە شێوەیەکی کاریگەر لە سەدا 20 دابینکردنی نەوتی خاو لە جیهانی ڕاگرت و لە سەدا 30 بازرگانی نێودەوڵەتی بە پێوانەی کیمیایی پەکخست کاردانەوەی ئابووری دەست بەجێ و تون بوو نرخی بنزینی ناوخۆی لە ئەمریکا بەرز بوو و فشارەکانی هەڵاوستانیش دەستی کرد بە هەڕەشەکردن لە سەقامگیری دارایی ڕۆژاوە هەڵمەتی ئاسمانی ئەمریکا ملیارەها دۆلاری خەرج کرد لە هەوڵی پاراستنی ڕێڕەوی ئاوەکە بەڵام سیستەمی بەرگری دەریایی پێشکەوتو نەیتوانی
بەسەر تۆپۆگرافیای بنەڕەتی کەنداودا ساڵ بێت. کەناراوەکانی باکووری شاخاوی ئێران پاراستنی پێکهاتەیی بۆ جێبەخانەی موشکی ناهەوسەنگەکەی دابین دەکرد. سوپای ئەمریکا دەرکی بەوە کرد کە کردنەوەی ڕێڕەوی کەشتیوانی بە زۆر پێویستی بە شەڕێکی زەمینی بەرفراوان دەبێت لە بەرامبەر هەڵبژاردننی نێوان داڕمانی ئابووری لە ناوخۆ و لە شکرکێشیکی زەمینی درێژخایەن لە دەرەوەی وڵات. واشنگتۆن دیبلۆماسی هەڵبژارد. ئەولەوێتیەکان لە بەدەستهێنانی سەرکەوتنێکی سەربازیەک لە کەرەوە گۆڕا بۆ سەقامگیرکردنی بازاڕەکانی وزەی جیهانی. ئەم بڕیارە تیشک دەخاتە سەر وانەیەکی چارەنووسساز کە جوگرافیا وەک تەکنەلۆژیای باڵادەست لە شەڕی ئەم سەردەمەدا دەمێنێتەوە و پلاندانەرانی سەربازی ئێستا دەبێ پشتبەستنیان تەنها بە هێزی ئاسمانی هەڵنەسەنگێنن. ئەولەوێتەکانی جیهانی ئەمریکا بە ناچاری و لە دنیای واقعدا لە گۆڕاندان. واشنگتۆن دەبێت هەڵاوسانی ناوخۆی بەڕێوەبات و دابینکردنی وستە مەسۆگەر بکات و سەرنجی استراتیژی درێژخایانی خۆی لەسەر بەرزبوونەوەی چین چڕ بکاتەوە. ململانی درێژخایەنەکەی ڕۆژاوای ئاسیا خەریکە سەرچاوە بە نرخەکانی ئەمریکادا دەڕژێت و واشنگتۆن لە هاوپەیمانە ئەوروپیەکانی دابڕێت. لە کاتێکدا واشنگتۆن کەمکردنەوەی پەرسەندنی ناوچەی بە شتێکی بنەڕەتی بۆ سەقامگیری ئابووری جیهانی دەزانێت. تەلەڤیڤ هەر چوارچێوەیەکی ئاشتی پێشوەختە وەک شکستێکی لە بوونی خۆیدا دەبینێت. کاتێک ترەمپ وەک دۆڕاوێک بەڵگەنامەی سەرکەوتن واژۆ دەکات، چوارچێوەی ئێستا شەرعیەتی نێودەوڵەتی و هەرێمی بە تاران دەبەخشێت وەک یاریزانێکی سەرەکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بەڵێ بینەران بابەتێکی دیکەمان ئامادەیە بە ناونیشانی ئەمریکا لە دانوستانەکان دان بۆ ڕژێمی ئێراندا دەکات. ئەمە ناونیشانی بابەتێکە لەلایەن شەریف ئەلیەوە ئامادەکراوە بەم جۆرە دەست پێ دەکات کە بۆتان دەخوێنمەوە. ئەمریکا ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ دەیەوێت بە بڵاوکردنەوەی هەواڵی ڕێدان بەمانەوەی بەرنامەی موشکی بالیستیکی ئێران و هەڵگرتنی قۆناغ بە قۆناغی سزاکان لەسەری و بکات وڵاتانی ئەوروپا بەرامبەر بە ڕژێمی ئێران تووڕە بکات و بە ئەوروپا بڵێت ڕژێمی ئێران مەترسی سەرەکیە لەسەر ئێوە. وەرببینەوە وا بڵاو دەکرێتەوە کە تیمی دانوستانی ترەمپ ڕێگا بە ئێران دەدەن کە بەرنامەی موشکی بالیستیکی هەبێ. ئەمە ژێکێک لە تاکتیکەکانە بۆ تووڕەکردنی وڵاتانی ئەوروپا، چونکە ئەو موشەکانە دەگەنە ئەوروپا و مەترسین لەسەر دەوڵەتانی ئەوروپایی، نەک ئەوەی کە مەترسی ڕاستەوخۆ بن لەسەر ئەمریکای ئەنگلۆ ساکسن واتە ئەمریکای ترەمپ. ئەم تاکتیکە بۆ ئەوەیە وڵاتە ئەوروپیەکان ببنە هاوپەیمانی ئیسرائیل ئەمریکا لە پرسی ئەم ڕژێمەی ئێراندا و بڕۆنە ناو ئەو ستراتیژەی کە ئیسرائیل ئەمریکا بۆ ڕووخاندنی ڕژێمی ئێران هەیەە. ئەم پرۆسێسەش لە سیاسەتدا پێی دەوترێت بەخشینی تاکتیکەکان لە پێناو ئامانجە استراتیژیەکەدا. باپیرانی کورد وتویانە دان بۆ داکردن یان دان بۆ ڕۆکردن. ئەمەش بەو پرۆسەیە دەوترێت کە دان دەکرێتە ناو تەڵەوە بۆ گرتنی باڵندا یان کۆترێک دەکەیتە قوربانی بۆ گرتنی هەڵۆیەک یاخود بەرخێک دەخەیتە مەترسیەوە بۆ گرتنی کەمتیارێک و پڵنگێک و هەنێ قسە باسی لەو بابەتە. بێگومان هەر ڕێگا پێدانێک بە مانەوەی بەرنامەی موشکی بالیستیکی و درۆنی ئێران مەترسی جدین لەسەر وڵاتانی کەندا و ئیسرائیل. ئیسرائیل توانای خۆپاراستنی لە وڵاتانی کەندا و زۆر زیاترە، کەوایە وڵاتانی کەنداویش ملیاران دۆلار بۆ کڕینی چەکی ئەمریکا و سازش و پاڕانەوەیان بۆ ئەمریکا و ئیسرائیل زیاتر و زۆرتر دەبێت. بەڵێ بینەران و گەگرانی خۆشەویست، ئەمەش بابەتەکانی ئەم جارەی بەرنامەی لێکدان و هەڵوێز بوو. سپاس کە تاو کۆتایی ئەم بەرنامەیەش لەگەڵمانە بوون. هیوادارم بابەتەکان جێگای ڕەزامەندی ئێوە بێ. تاوکو بەرنامەیەکی تر کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.